بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتی خانەقین و سنتەری مناڵانی خانەقین و پەیمانگای نابستان سەر بە بەڕێوەبەرەتی گشتیمان چەند چالاکیەکی هونەری و وەرزشیان لەگەڵ سیمینارێکە پێشکەش بە ئامادەبووان و میوانان و منداڵانی خانەقین و دەوروبەری کردبوو کە ئەم سنتەرە و ئەم بەڕێوەبەرەتی یەکێکە لە سنتەرە چالاکەکانی سنووری بەڕێوەبەرەتی گشتیمان کە ڕۆژانە منداڵانی خانەقین و دەوروبەری لێرە چالاکی و ڕاهێنانیان پێدەکرێت بەبێ بەرامبەر. ڕۆژی جیهانی مناڵان ڕۆژێکی گرنگە بۆ مناڵان. وەکو سنتەری پاراستی مناڵانی خانەقین ئێمە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا ئەو یادە بەرز دەنرخێنین. سنتەری پاراستی مناڵانی خانەقینیش یەکێکە لەو سنتەرانەی کە هەمیشە بە چالاکیە جیاواز و جوانەکانی پێشەنگ بۆ لە دەربڕینی وەکو شان و وەکو مارزانی کە کراوەتەوە. گرنگترین شت لە ئەمساڵدا ئەوە بوو کە منداڵی خانپێداسی تایبەت نابیست بڵێن توانیانە کۆمەڵێک وێنەی جوان کۆمەڵێک وێنەی سنڕاکێش کە تعبیر لەوە ئەوان کە بە زمان ناتوان دەری بڕن بە فکروینی خۆیان دەریان بڕوە و پێشکەشی ئامادەوانیان کردو. ڕۆژی جیهانی منداڵانە کە من بەشداری کردم، من پاڵەوانیتی نیوداڵەتیم 11 پاڵەوانی تیم هەیە، پاڵەوانی کوردستانە و پاڵەوانی عێراقم و کۆتایی یاریم لە سلێمانی 5 وڵات بەشداری کردن لەگەڵ یاریزانێکی عەرەبم یاری کرد. الحەمدلله سەرکەوتم و سەری شارەکەم بەرزەوە کردم.